سڵاتان لە بێتۆم کاتتان باش لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب لەگەڵتانم لێرە میوانێکی عزیز و گەورەمان هەیە ئەویش مامۆستا ئەحمەد سالار شانۆکار ئەکادیمی نووسەر کە خزمەتی هێژگار گەورەی ئەم گەلەی کردووە چ بە کتێبەکانی چ بە نووسینی چ بە کارە شانۆیەکانی. مامۆستا بەخێر بن، خۆشحاڵم کە لەگەڵ جەنابتانم. ئەمە جاردەیەکی ژیاری و شارستانی و هەرە پێشکەوتووە شایستەی ئەوەیە کە پایتەختی هەرێمەکەمان بۆ نەیوایکە هەبێ. لێرەیەکان گیری ڕۆشنبیری کۆمەڵێ وڵات لە هەزارەها سەرچاوە دەسەوملان یەکتری ئەبن و ئەمە ڕۆڵێکی گەورەی هەیە. من بەش بە حاڵی خۆم ئەمە ڕۆژێکی جەژنە، جەژنی حرفە، جەژنی کتێبە، جەژنی ڕۆشنبیرانە. من بەش بە حاڵی خۆم لە مناڵیەوە سەوداسەری کتێب بووم لەبەرەوەی لە بنەماڵەیەکی ڕۆشنبیر و ئاینپەروەرە بووم کە کتێب دیکۆر و ئەکسسوار و هەموو شتێکی ماڵەکەیان بوو. باپیرم زانایەکی ئاینی گەورە بوو، مەلەحمەدی قوربانی خواحافیکە، هەموو ڕەفەکانی ماڵ هەمووی کتێب بوو. کتێبی دانستەش ئەینان لە شامەوە لە ئەرزەهەرەوە لە قاهیرە و هەروەها خزمانمان هەبوو ئەندامی مەبعوثان بوون لە ئەستەمبوڵەوە چاپکراوەکانی ئەویان بۆ هێنا. مامۆستاکەوا بێت ئەتوانین بڵین کتێبخانە لە ماڵەوە کاریگەری زۆر لەوە هەیە کە هەر لە منداڵیەوە کتێب بەردەستی خەڵک بکەوێت، دواتر ڕۆشنبیر و کەساتیی لێهاتوو بەتوانای لێ دەرەچێت پێوەستە بەوەی کە خێزانەکەی کتێبی پێ بناسێنن. بەڵێ هەتا کە لە بەغاش تابی بووم هەر لە سەرەتاوە کتێبخانەی ناوەندی زانکۆ هەبوو کە گەورەترین کتێبخانەی ناوەندی بوو لە بەغا. ئەچوومە ئەوێ ڕۆژانە لە ماڵێکا مانبەگرێ گرتە بوو نزیکی ئەوێ بوو. ئەچووم چی کتێبێ پەیوەندی بە شانۆ و هونەر و کە لە پورە بووێ بە تایبەتی داستان و ئەفسانە من ئەچووم ئەمە خوێنەوە. و لە سەردەمێکیشە هەر لە قوتابخانەی ناوەندیەوە ڕۆمانە جیهانیەکانی دیستۆفسکی و تۆلستۆی و العەرەبەکان نەجیب مەحفوظ و هەموو ئەوانم خوێنەوە. ئەتوان بڵێم هەموویانم خوێنەوەتەوە. یان ئێستا خاوەن کتێبخانەیەکی گەورەن؟ کتێبخانەیەکی گەورەم هەیە، ئەتوانم بڵێم 20,000 کتێبە بێ، هەمووشی دانەسقەیە ئەو کتێبانە و دڵم پێکرێتەوە. من چاوم ماوەیەکە پەشی کەوتووە، بەڵام هەرێم دڵم پێکرێتەوە کتێب ببینم بۆنی بکەم دەستی لێ بەم دڵم ئاوە خواتەوە. کتێب بەشێکە، بەشێکی گرنگە لە ژیانی من. من خۆم 40 کتێبی چاپکراوم هەیە، 39 شانۆیم نووسیوە و بەردەوام بووم چی کتێبە مەنهەجیەکانی پەیمانگای هونەرە جوانەکان و کۆلێژی هونەرە جوانەکانە من نووسیومە بۆی بە کوردی هەبێ لە بەردەستی دانانی شەنەک و جێڕان لە بەردەستی خوێنەرانی کوردان. ئەگەر جگە سەری هەرێمی کوردستان، جگە لە هەرێمی کوردستان ئەگەر سەرێکی عراقیش پێین کەس هەیە بەقەدەر جەنابتان شانۆنامەی نووسی بێ؟ نەخێت، من 39 چاپ کراو، لەو 39 36 نمایش کراوە، هەموویم چاپ کردووە، پیشانراوە بۆ شێوازێکی تایبەتیم هەیە بە خۆم لە نووسینی شانۆیە، شانۆی ئاهەنگسازی پێڵێن کە من خاوەنی ئەو شێوازم لەم وڵاتانە و مامۆستا عەبدولکەریم برشید پێشەنگێتی لە عەرەب و لە مەغریبە، هەتا ئەو زۆر جار
باسی منی کردووە ئەڵێ ئەو شێوازێکی نەتەوایەتی هەیە لەو جۆرە شانۆیە هات لێرەش وتارێکی پێشکەش کرد سەعاتێک باسی منی کرد من شانازی پێوە ئەەکەم یعنی کتێب بەشێکە ناتوانم بێ کتێب ئێستا ئەو خانووی تایەم کە ماڵەکەمە لە عینکاوە جاران ژووری کتێبەکانم لەگەڵ خۆما بوو چکم ڕۆژانە دڵم پێکرایەوە ئێستا لەسەرەوەی جێ نەبوو لە خوارەوە ئەوەی شێکە لە گرفتەکانی من وەک چۆن مناڵی زۆر ئازیزی حەزرەت خواز بوو بم بەڵام دووریان خسترێتەوە لێم ئێستا هەوڵی ئەوەم بتوانم چۆن شوێنێک جێبەجێکم کتێبەکان نزیک بێ لێم ناتوانم لەو جگەر گۆشانم دوور بم ئەمە هەستی منە چکم هەر کتێبە هەزارەها یادەوەریم لەگەڵیا هەیە یادەوەری لەگەڵ بابەتەکانی لە کاتی خوێندنەوە جاریوا بۆ دەیان سەعات لەسەر پشکەوتم و بەس کتێبەکەم خوێنەوەتەوە و هێندێک جار کتێبەکە ئەگەر زاراوەیەکی فارسی یا تورکی تیا بوو ببێ یا نەمزانی یا عەرەبوو بێ لە ڕێی باوکم زمانزانێکی باش بوو پێی ئەوتم خوا عەفوکە خۆشم هەمە زۆر فەرهەنگەکانم لەبەر دەستان بووە نەبوو بێ لە فەرهەنگا گەڕاوە ینی ئەوەی کە ئەگەر زمانەکەت نەزانی بێ ڕێگر نەبوو لەوەی نەی خوێنیتەوە خوێنیتەوە بە دوای چوویتەوە وڵە داوە لی عەرەبیەکەشم باش بووە لە ناوەندیەوە عەرەبی خوێنێتەوە بە باشی چکم لە مناڵیەوە لەگەڵی ڕاهاتووە بە شیرەوە پەروەردە بووم تایە ئەو زمانەی کە زمانی قورئانی پیرۆزە هیچ کاتێ وشەیە گرفت نەبووە و زۆر جار وتارم ماوە بە زمانی عەرەبی بە سەعات هیچ گرفتێکم نەبووە مامۆستا بۆیە ڕاستیان وتووە ئەڵێ کتێب باشترین هاوڕێیە ئەو کەسەی کتێب دۆستیش بێ بەختیارترین کەس و دەوڵەمەندترین کەسە ڕاستە تۆ کتێبێک کە ئەگری بەدەستەوە ئەو کتێباتانی چیتیایە لە هەر لاپەڕەیەکە جیهانێکی تەواوەتی تایە وشە هەمووی مامۆستایە پیتەکان پێمانەڕێ مامۆستا ئێستا بە شێوێک لە شێوەکان خەریکە کتێبەکەوێتە نێو ئامێرە ئەلکترۆنیەکانەوە پێتان وایە ئەمە هیچ کاتێ هەستی ئەو کتێبەت باتێک کە وەکو تۆ باست کرد دەستی لێبیت و بۆنی بکەیت ئێستا بەو هۆیانەی مناڵە بینی هێشتا زمانی نەگرتووە بە دەستیەوەیەتی سەیری ئەنتەرنێتەکە ئێمە کاتێ خۆی ئەوانە نەبوو هەتا تەلەڤیزۆنیش نەبوو تا ساڵەکانی هەفتا و ئەمانە پیا بوو ناچارە من خوێنەوە بەڵام هیچ شتێک جێگرەوەی کتێب نییە کتێب ڕەنگی هەیە بۆنی هەیە من ئێستاش وەختی خۆی هیلال مەخوێنەوە مختار مەخوێنەوە ئەوانەیەش لە میسرێکە لە ئەمریکا دەرەچوو یعنی شتەکانیان بە تام کردهبوو خۆی ئەیوو من کولی بوستانی زەهرە لە هەر باخێک گوڵێک ڕاستی کرد بۆنی ئەو گوڵەمانە کرد ئێستا من بۆنی ئەو کتێبانە ساڵەها بوو نەمدی بوو بەڵام چاپەکەی کە بۆنمە کرد هەموو ئەوە مختارە ئەوە هیلالی قاهرەیە ئەوە فڵانە کتێبە هەتا کە ئەڵێم نەجی مەحفوظ بۆنی مەکرد نەجی مەحفوظ زۆرم خۆشەویست لە کووردا مامۆستای هەرە گەورە حسێن عارف ئەو تامۆ بۆنەی هەیە
کە چیرۆکنووسێکی گەورەی کووردە کەسانی کەشمان هەیە بێگومان کاکڕە و زێگەرد و شێرزاد حەسەن و ڕۆب حەسەن و بەڵێ بێگومان کۆمەڵێکی کە ڕەنگە ئێستا نەتوام ناوەکان ڕاستە ئەمانە هەمووی چیرۆکنووسن هەر یەکە تام و چێژی خۆی هەیە بێگومان من چیرۆکێکی ئەلبەرتۆ بۆڕاڤیا دوو دێرم خێنوێتەوە زانی مهی ئەوە ناسیتەوە بە شێوازی بەرگەکەکە. نووسینەکان نووسەری تر جگە لەوە ئەو ڕۆمانە جیهانیە گەورانە بەڵێ هەرگیز تۆلستۆی دستۆفسکی و هەمان ڕوای بیرم ناچێتەوە بێگومان چۆن بیرم بچێتەوە شەوان و ڕۆژانێ لەگەڵیان ئاژیا و بەڵێ سپاس مامۆسا بەڕێز مامۆسا ئەحمەد سالار نووسەر ئەکادیمی شانۆکار خزمەتێکی گەورەت کردووە ماندوو نەبن بە هیوای سەلامەتی و تەندروستێکی باش بۆتان مامۆسا خۆشحاڵ بووم لەم دیدارە لەگەڵتان بوو زۆر سپاس دەکەم مامۆسا خۆشحاڵ گەورەتان کردم تۆ شەروەها دەرفەتێکی زێڕینتان بە من ماڵتان ئاوا سپاس دەکەین بۆ ئێمە جێگەیشان نازیێ مامۆستا بەڵێ من لە ستۆدیۆی کرای کوردستان سوار لەگەڵتان بووم دەگەڕێمەوە ستۆدیۆی ناوت